بەرنامەی سەربازی ونی ئەم جارە چیرۆکی دڵسۆزی و خۆبەختکردنی یەکێک لە بەتەمەنترین مامۆستاکانی شاری هەولێر دەگێڕێتەوە. ئەو مامۆستایە لە پێناو سەرخستن و بەردەوامی پرۆسەی خوێندن و پەروەردەکردنی نەوەیەکی نوێ و زانستخواز ڕوبەڕووی چەندین کۆسپ و تەگەرە بووەتەوە لە ژیانیدا. لە 1977 وەکو مامۆستا لە قوتابخانەیەک لە دەڤەری سۆران لە گوندی بادیلیان وەکو مامۆستا دەست بەکار بوومە قوتابخانەیەکی فەتەح جدید چوم کردیتمەوە لەوێ بەردەوام بوومە لە دەوام. لە قوتابخانەی سابات لە 2003 دەست بەکار بووم و بەردەوام و وەکو بەڕێوەبەر و قوتابخانەکەم بەڕێوە بردی هەتا ساڵی 2008 بڕیار هات ئەو شوێنە تێک بچی بیکەنە پارک و ئەو شتانە. دووبارە قوتابخانەکەم گواستیتەوە قەرەبووی کەس نەزان کە پێی دەڵێن. دوو خانوم بەکرێ گرتێ بۆ ماوەی 2 ساڵ، دوو خانووی هەر 125 مەتری قاتعاکم کرد بۆ قوتابخانە، قاتعشم لە بۆ ئیدارە و مامۆستایان لە ناو خانووی قۆڕ بەبێ لەبخ بەبێ هەموو شتێک مەکتەبم بەڕێوە بردێ تاکو ئەو بینایە تەواو بووە. ماوەی خزمەتم 41 ساڵە، 1977 یەکەم دەست بەکاربوونم بووە. ماوەی خزمەتی ئیداری وەکو بەڕێوەبەر 38 ساڵە، 38 ساڵ وەکو بەڕێوەبەر بەردەوام لەخوای بەزیادبێ هەتا ئێستا کەم و کورتیم نەبووە لە ژیان، قسەم نەهاتە سەرێ، خزمەتم کردیە، مەکتەبەکەم بە ماڵی خۆم دانایە، ژیان و کاتی خۆم زیاتر تەرخان کردێ لە بۆ خزمەتی ئەو قوتابخانەی هەدەفم خزمەتکردنە و پێگەیاندنی جیل لە دوای جیل. ئەوانەی ئێستاش من خۆشبەختم خۆشحاڵم کە ئێستا قوتابی ساڵانی هەشتایەکان و هەفتایەکان من دەرسم پێگوتێ دێتەوە لای من دەڵێ من مهندسم، دەڵێ من مامۆستامە، دەڵێ من ئەومە خۆشحاڵم پێسەربەرزم. ڕۆژانە مانگانە دێن سەردانم دەکەن و جێگای شانازیە لە بۆ من. بەیانیان کە دێم با بڵێن ڕۆژێک ناڕۆژێک سڕی قوتابخانەکە ئاوی بۆ دێ، ئەو ڕۆژەی کە ئاوی بۆ دێ کە دیتمە بەرنامە ئەو ڕۆژەی باخچەکەم ئاو بدەم، باخچەی قوتابخانەکە ئاو بدەم و پارێزی لێ بکەم و تاکو دار و درەختەکە نەمری و ڕێژەی سەوزایی لە قوتابخانەکە زیاتر بی. کە هاتمە قوتابخانە ئەو ڕۆژی سڕێ ئاودانە جلی تایبەتم هەیە لە ئیدارە، پانتڕۆنی دیمەیە، قەمیسی دیمەیە بۆ ئیشکردن. ئەوان خۆم دەگۆڕم لەبەر دەکەم، سۆندەی تێ دەخەم، زەخەی گەورە پێ دەکەم، دەست بە ئاودان دەکەم، هەموو دار و درەختی باخچەکەی پێشەوە بە تایبەتی من خزمەتی دەکەم و ئاوی دەدەم هەتا بۆ ماوەی تەقریبەن هەموو ڕۆژ سەعاتێک و نیو من ئاودان دەکەم ڕۆژێک ناڕۆژێک. ئەوە هەدەفی خزمەتکردنە، بە ماڵی خۆمی دەزانم قوتابخانەکەم کە لە ئاودانی قوتابخانە باخچەکەش تەواو بووم کاشەکەی پێشەوە پێش جۆگەکەی دەرێژ ئەگەر نەشۆم ئیسلاحەت مامۆستا یونس ئەوڕۆ یەکێک لە ئەو سەربازەونانەی وڵاتەکەمان دەژمێردرێ. جەنابیان لە ماوەی 41 ساڵی خزمەتی کەرتی پەروەردە توانیتی زۆرترین و بە بەهاترین نمونەی مامۆستایەتی پێشکەش بە وڵاتەکەمان بکە. جەنابیان 41 ساڵە لە خزمەت پەروەردە دابووە بەبێ دابڕان، تەنانەت یەک ڕۆژ مۆڵەتیشی وەرنەگرتووە لە هەموو ژیانی وەزیفیدا. بەڕێزیان یەکێک بووە لەو مامۆستا بەڕێزانەی کە لە کاتی ئەنفالەکان دەرگای مەکتەبەکەی واڵا کردووە و خەڵکی ئاوارە و خەڵکی هەڵاتووی ئەو سافەی ڕژێم کە لە بەردەستی ڕژێم هەڵاتونەوە ئەو قوتابخانەی واڵا کردووە لە توانیتی لەوێن دەربیا حیانیتەوە. و هەروەها بەڕێزیان لەوانە بووە کە لە کاتی شەڕی نگریسی ناوخۆدا بۆ یەک ساتیش قوتابخانەکەی بەجێنێشتی و توانیتی هەموو ئەو پێداویستی و ئەو کەلوپەلانەی ناو قوتابخانەکە بپارێزی و هەروەها لە ڕاپەڕینی ساڵی 91دا بە هەمان شێوە توانیتی هەموو سجلات و ئەو کەلوپەلانەی ناو قوتابخانە بپارێزی. ئەوە جگەلەوەی کە خۆی ڕۆژانە
لە چاکردنەوەی پێداویستەکانی ئەو قوتابخانەیە لە بەخێوکردنی باخچەی قوتابخانەکە و ئاودان و نهێشتنی هیچ کەم و کوڕێکی ئەو قوتابخانە جەنابیان ئەوەشی کردی. یعنی ئەمە بەڕاستی نمونەی زۆر زۆر زیندوی ئەو مامۆستا بەڕێزانەیە کە لە وڵاتیمە چەندین ساڵە لە نەهامەتی و لە هەموو ئەو ناخۆشیانەی کە بە سەرگەری کووردا هاتیە یەکێک بوو لە نمونە بەرزەکانی ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئەمە هەتا ماوین دەبی شانازی بەو جۆرە کەسانە بکەین بەڕاستی. ئەو پیاوەی سێهێندەی تەمەنی قوتابخانەکەی خزمەتی کردووە. ئەو خزمەتەش بە ڕەنگی تاڵە مواسپیەکانی سەر و ڕیشیەوە دیارە. ئەوەش لە ئاکامی تێپەڕبوونی ڕۆژگاری پڕ لە خزمەت، زەحمەتکێشان و ماندووبوونێتی کە ئەو هەموو ساڵە بێ کۆڵدان و بێ ئەوەی هەست بە ماندووبوون بکات خزمەتی کردووە. یونس ئەو پیاوەی کە زیاتر لە 40 ساڵە مامۆستایەتی دەکات لەو ماوە دوور و درێژەدا لە چەندین ناوچەی سەخت و گوندی دوورە دەست و لە چەندین شوێنی جیاوازدا خزمەتی کردووە. ئەو خزمەتەش لە پێناو دانەبڕانی منداڵان بووە لە پرۆسەی خوێندن، بەتایبەت لە قۆناغە جیاوازەکان کە کوردستان بە چەندین شەڕ و نەهامەتی و قەیراندا تێپەڕ بووە. یەکەم ڕۆژی دەوام کە قوتابیەکان هاتن لەگەڵ مامۆستایان کە لە ڕیز دەبن لە گۆڕەپانی قوتابخانە، ئێمە وتەی پێشوازیم هەیە لیان پێشوازی ساڵی نوێیان لێ دەکەین، پیرۆزبایی ساڵی خوێندنی نوێیان لێ دەکەین بە هیوای سەرکەوتن ساڵێکی سەرکەوتووبی و پڕبی لە خۆشی و دووربی لە ناخۆشی، ساڵەکەی بە خۆشی بە سەرکەوتن ببنە سەر. ئەو جەمن لە پێشی دەوام دەست پێ بکە لە کاتی پشوی هاوین تۆمارم کردیتەوە لە هەموو تۆمارەکان هەموو قوتابیەکانم دابەشی سەر شعبەکان کردێ، پۆلە هۆبەکان کردی، هەر هۆبە و ناوی قوتابی و ڕقم قبولی خۆی هەیە، حتا قوتابیەکانی خولی دوێمیش ئەوی دەرچووە ئیزافەمان کردێ لە پۆلەکەی تر، ئەوی مایتەوە لە پۆلەکەی خۆی مایتەوە بە جێرەی تۆمار من و یاریدەدەرەکان و مامۆستایان ناوەکان دەخوێنینەوە، دابەشی پۆلەکانیان دەکەن یەکەم ڕۆژ و لە هەمان کاتیشدا ئاڵای کوردستانیش بەرز دەکەینەوە لۆ ئەوەی قوتابیەکان ئاشنا بن بە ئاڵای کوردستان، بۆ ئەوی ئاڵای کوردستانیان خۆش بوێ ئاڵاش بەرز دەکرێتەوە لە دەستپێکی دەوامی قوتابخانەکە. بە تایبەتی پۆلی یەکەکان هەندێکدا چەند لەگەڵەوە هەندێک دەگرێن و هەندێک نازانن و یەکەم ڕۆژە ئێمە چۆن ناویان دەخینەوە فلان کۆڕی فلان کۆڕی فلان یا کچی فلان ئەتو ناوەدەوە دەوەرە عاقڵ دەستی لە سەرشانی دادەنێن وەرە مەکتەب خۆشە دەیهینە ژۆرێ لەگەڵ مامۆستای بەڕێز و دەیهینی لە پۆلەکەی خۆی دایدەنێن، فێری دەکەین، نەسیحەتی دەکەین. ئەوە هەیە قوتابی هەیە تاک تاک دەگیریە جینابی چاوی لە داچیا تەعاود دەکەو ئێمەش دەست بە دەکەین بە دابەشکردنی پەرتو. مامۆستا یونس لە هەموو قۆناغەکاندا بێدابڕان لە هەوڵی ڕۆشنبیرکردن و خزمەتکردن بووە بە کەرتی پەروەردە. ئەو مامۆستایە لە ماوەی زیاتر لە 40 ساڵی مامۆستایەتیدا تا ئێستا بە هیچ شێوەیەک لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا نەبڕاوە. هاوکات لە هەموو پشوەکاندا چاودێری قوتابخانە و هەڵسەنگاندنی قوتابیان و با دواداچوون بۆ ئاستی قوتابیان دەکات و هیچ پشوویەک نابێتە هۆی حەسانەوەی بەڵکو و خۆشەویستی کارەکەی بۆ ئەو جۆرێکە لە حەسانەوە. وەکو قوتابی کۆنی مامۆستای نێس کە پێشتر مامۆستای من بووە، من ئێستا لە ئەحدادیەمە بەڵام پێشتر مامۆستام بووە، بەڕاستی مامۆستایەکی زۆر خەمخۆرە و زۆر چای لە قوتابیەکانە و بە هەموو شێوەیەک یارمەتیان دەدا، بە تایبەتی بۆ قوتابخانە زۆر خەمخۆرە، ینی لە ڕووی بەگشتی بەسەر کۆنتڕۆلی بەسەر هەموو قوتابیەکاندا هەیە و دەتوانین بڵێن کە وەکو باوکێکە لەگەڵمان، ینی زۆر یارمەتی دەرمان بووە و لە هەموو قۆناغەکانمان تاوەکو گەیشتنەتە ئێرە بەڕاستی ئێمە دەستخۆشی لەو دەکەین. سەرەتا زۆر سوپاس بە مامۆستای نووسەکەم کە من خۆم قوتابی ئەو بوومە و زۆر سوپاسی یەکەم هەر شتێکمان پێویست بێتن بۆ مەی ئەنجام داوە و ئێستاکەش من لە ئامادەییم و بەهۆی ئەوە ئێمە توین بۆ ئامادەی ئێمە پێشکەوتوی هیوای سەرکەوتنی بۆ خوازم لە هەموو قۆناغەکانی ئینشاڵڵا هەر سەرکەوتوو دەبێت. من وەکو قوتابێکی مامۆستای نوێس پێشوو کە ئێستا لە قۆناغی سەرەوەم
بەڵام هیوای سەرکەوتنی بۆ خوازین کۆداین پاڵپشتوان بووە لە هەموو قوتابخانەکەمان و لە ڕووی هەموو شتێکەوە هیوادارم پێشکەوێت و هەموو قوتابەکانیشمان زۆر لێ ڕازین. مامۆستایان زۆر کاری بۆ ئێمە کردووە هەروەها لە بابەتی پاکوخاوێنیدا زۆر یارمەتی داوین و هەروەها لە بابەتی تاقیکردنەوەکاندا یارمەتی زۆری داوین پێشنیارەکان ڕەت نەکردوێتەوە و یارمەتی داوین و لە هەموو وانەکاندا یارمەتی دەرمان بووە. هەمیشە هەموو ڕۆژێک لە بەرەبەیانی زووەوە هەڵدەستێت بە ئاودان و خزمەتکردن بە سەوزایی و ژینگەی سەوزی قوتابخانەکەی. ئەم کارە ئەگەرچی ئەرکی ئەو نییە وەکو مامۆستایەک، بەڵام خۆشەویستی و هەستی نیشتیمان پەروەری وای کردووە هەست بە بەرپرسیارەتی بکات. هەدەفم خزمەتکردنە. وشەی مامۆستا لای من زۆر پیرۆزە. وشەی مامۆستا لای من زۆر پیرۆزە. ئەتوو جیل دەکەویتە بەردەست ئەو جیلە تۆ پەروەردەی دەکەی، پەروەردەیەکی ڕاست و دروست، پەروەردەیەکی نیشتیمان پەروەرانە. ئەوە لە بۆ دوا ڕۆژ ئەو جیلەی لەبەردەستی تو کە پێدەگا ڕازگۆبی، دەستپاکبی، نیشتیمان پەروەربی، وڵات پەروەربی، ملەتی خۆی خۆش بێ، خاچی خۆی خۆش بێ و سەرکەوتوبی. زەحمەتەکان دەبینی هەندە جار هەندە حاڵات دێتە پێشت لێت عاسێ دەبی. تەبان ئەمن لە بۆ خزمەتی قوتابخانە زۆرم هەوڵدایە لە بۆ ڕاکێشانی ئاو، چوومە لای مدیر ناحیە، چوومە لای بەڕێوەبەری دایرەی ئاو، چوومە لای مختار، لەگەڵوی تەنسیقم کردیا، لەگەڵ ئەنجومەنی بەڕێوەبردنی قوتابخانە تەنسیقمان هەبووە لە بۆ ڕاکێشانی خەتی ئاوم ڕاکێشایە لە بۆ قوتابخانە نەمهێشتە قوتابخانە بەبێ ئاوبی. ساڵی پار ئێرە ئاوی کەم بوو، دائیمەن لەگە مدیر ناحیە تەنسیقم هەبوو تەنکەرە ئاو هەفتەی ڕۆژێک تەنکەرە ئاوی دەدامێت، تەنچیم پێ پڕ دەکرد و حەدیقەم پێ ئاو دەدا. هەندێک ناخۆشیان دەجارێتە پێشت با بڵێن لە بۆ نمونە زەختەکی زۆرم لەسرە من لەو سنوورەی سە دەوروبەری من قوتابخانەکان هەموو ژمارە قوتابیان کەمە، بەڵام من 1200 قوتابیمێ. لە بۆ نمونە دوونە یەک لە ئاشتی هاتی، ئاشتی لە چێ ئەمن لە چێ دەڵێ من منداڵم دەینمە ئێرە بابی من ئەوە تەربیەت تەوزیعی کردێت جوغرافیەن ئەتوو شمولی ئێرە ناکەی، دانیشتوی ئێرەنی، ئەگە دانیشتوی قەرەبووی بی بەسەر چاو نا ئێرە مەکتەبەکی باشە من دێم ئێرە. گوتم کاچی من ئاخر نابی بە هەزار حاڵە تا قەنەعەتم کردی ئەوە ماندید دەکا، ئیزعاجت دەکا، ئەوە دەکا. حالەتێکی دیش بێکارەبایی لە قوتابخانە بەڕاستی بێزاری کردیمە. حکمی ئەوەیە من یەکێک بوومە لەوانەی کە بابم مامۆستا بووە لە سارانی سوود و ئەوانە وەکو مامۆستا دەست بەکار بووە، پەروەردەی دەستی مامۆستا بوویمە. ینی جگە لەوەش لە قوتابخانە مەبەستمەوەی کە مامۆستا و ژیانی معاناتی مامۆستا من دەزانم لەبەرەوەی بابم مامۆستا بووە دەزانم لە وەزعی نالەباری بە درێژایی ئەو حکوومەتانەی کە لە عێراق دەسەڵاتدار بووینە گەورەترین زیان و نەهامەتی بە بەرچینی مامۆستایان کردیە بەڕاستی. ئەوە هەروەکو لە یادمان نەچێ، ینی ئەوانە لە ساڵانی 91 کە ئەو کاتەی ئەو مامۆستا بەڕێزانە ئەو کاتێک کە بۆ چەندین مانگ دەوامیان دەکرد و تەنانەت مەعاشیان نەبوو، هەروەکو ئەو کاتی باو بوو کە سەری بەرزیان بۆ موچە نەنواند و هەموو قوتابخانەکانیان بەو پڕی ڕێک و پێچی وەتوانیان ئەو قوتابخانانە بەڕێوەبن. ئەو مامۆستایانە ئێستا ئەوانن کە ئێستاش ئەو سەرکردە و ئەو خەڵکە بەتوانایی ئەگەر کورد هەی بووبی لە بەردەستی ئەو بەڕێزانە پەروەردەکراینە. لێ ئەمە هەردەم قەرداری ئەو بەڕێزانین ئەو چینەین کە لە کەرتی پەروەردەت خزمەتێکی یەکجار گەوریان کردیان هەموو میلەتانی جیهانیش ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بە نمونە باسکرابن لە ڕێگای ئەو مامۆستا و ئەو پەروەردەکارانە بووینە کە توانیتیان میلەتیان بگەینە ئەو ئاستەی کە شانازی بەخۆیانەوە بکەن. بۆیە جێی دەستخۆشی و سوپاسی بەپیانمان بوانە هەیە.
قورسەکان لە سەرەتای دەستپێکردنی دەوامی ساڵی هەموو ساڵێکی خوێندن بە تایبەتی پۆلی یەکەکان ینی ئەرچیان قورسە لە بەرەوەی قوتابخانەیان نەدیت یان دەکترسیانەیە بەڵام مامۆستای ئێمە لەگەلیان ماندینە خۆشبەختانە هەوڵ دەدەن لەگەلیان و ئێمەش لەگەلیان ماندوینە لەگەر هەموو قوتابیەکان ماندوینە هەتا قوتابخانەکە دەکەویتە سەر سکە و ڕێ و شوێنی خۆی کە دەوامەکە دەست پێکرد باش دووسێ ڕۆژ لە هەموو ئەرکەشی قورستر لە ژیانی هەموو وەزیفەک و هەموو کارمەندەکی مامۆستا ئەرچی لە هەموو کەسە قورسترە مامۆستا جیل پێدەگەێنێ ئەو منداڵە وەکو هەویرێکە مامۆستا چۆنی دروست بکە ئەوها دروست دەبی مامۆستا لەگەلی ماندیە مامۆستا فێری نووسینی دەکا مامۆستا فێری خوێندنی دەکا مامۆستا فێری مۆسیقای دەکا مامۆستا فێری وەرزشی دەکا هەمووی ئەو قوتابیە ئێستا مامۆستا چی پێوگۆ لە قوتابخانە بڕۆ ماڵێ بابی دایکی چی پێ بڵێ دەڵێ نە مامۆستا گوتی قسەی مامۆستای سەنەدا مانای مامۆستا لەگەلی ماندیە ئەرچی قورسە بەڵام ینی پێویستە ینی مامۆستا حسابی تایبەتی هەبی لەگەڵ هەموو چین و توێژەک پشگیری بکرێ یارمەتی بدرێ هاوکاری بکرێ مەسئولیەتە ئەرکە قورسە قوتابی کە ئەو 4 ساعتی دێتە ناو دیواری مەکتەبێ لە مەسئولیەتی ئێمەیە لە زمەی ئێمەیە هەتا دەوامی تەواو دەبی 5 دەرسەکەی خۆی کە تەواو دەکا هەتا دەستە دەرێ ئەوە لە مەسئولیەتی ئێمەیە لە زمەی ئێمەیە بە تایبەتی ئەگەر قوتابخانەکەت گەورە بوو ژمارەی قوتابیانت زۆر بوو زیاتر ماندیت دەکە و زیاتر ئەوە ئەزیێتە دەدا هەتاکو لۆ ئەوە هیچ گیر و گرفتێک نێتە پێشمان بە هیچ شێوەیە. سەرەڕای کەوتنە نێوتەمەن و بە ساڵاچوونی بەڵام خۆبەخشانە هێشتا چەندین خزمەت ئەنجامەدات بۆ جوانکردنی سروشتی قوتابخانەکەی و نەخشاندنی چەندین تابلۆ وێنەی سەرنجڕاکێش بۆ ئارامی دڵ و مێشکی قوتابیان ئەو کارش بە هەوڵ و ماندووبوونی دەست و بازووی ئەنجامەدا. مامۆستا بە شێوەیەکی گشتی پێویستە حکوومەتی هەرێم ئاوری لێ بداتەوە یارمەتی بدا مەحاوەلە بکە ئەو پاشەکەوتێ لەسەر چیری مامۆستا هەیە لەسەری هەڵبگری تاکو مامۆستا زیاتر شەوق و زەوقی هەبی لە بۆ دەوامکردن و ئەماش بەردەوام دەبین لە کاری خۆمان و لە کاری خۆشمان پەشێمانینە و پەروەردەکردن کارێکی پیرۆزە بەلای ئێمە. قوتابخانەکەم زۆر بایەخ پێدایە بە قوتابخانەکەشم گەورەیە زۆریشم بایەخ پێدایە زۆریشم چاو لەسەریتی و دڵ لەسەریتی لە بۆ دڵکراوەی قوتابیان چونکە قوتابخانەکەم دوو جار هاوڕێیە جارێک ئەمە لە ساڵی 2005 فەرمانێکی وەزاریم هەیە من هاوڕێی وەزارەتم و لە دواتریش کە یونیسێف فاتیە دووبارە بوویمە هاوڕێی یونیسێف هاوڕێی منداڵە قوتابخانەکەی من ئەمن هاوڕێی منداڵم بە منداڵان دڵمان دەکرێتەوە بە منداڵان دڵمان خۆش دەبی چ بکەین منداڵەکانیش دڵیان خۆشبی هەستانە لەگەڵ مامۆستای هونەر و بە هاوکاری هەندێک مامۆستایانی تریش زۆربەی زۆریان پێداویستەکانمان لە بۆ دابین کردیە دەستمان کردێ بە جوانکاری پۆلەکان بە جوانکاری ناو هۆڵەکان بە جوانکاری واجهەی قوتابخانەکە ئەوەندی توانامان نەبی لە توانامان دەبێستە دەبینی هەر پۆلەکان تەمەشا دەکەی هەر پۆلێک بە تایبەتی پۆلەکانی 1 و 2 و 3 و 4وانە دەچێ ژوورە یعنی وەکو باخچەک دێتە بەرچاوت لێرە ئەوە ڕسمی دارێک کراوە هەموو پیتەکان لە ناو ئەوەکەی هەیە هەر پیتەکانی ئینگلیزی لە پۆل هەموو نووسرایە ژمارەی بیرکاری ژمارەکان لە پۆلەکان هەیە و دەکەویتە بەرچاوت قوتابی کە دێ نەک پۆلەکی سادە و وشک و ئەوە دێتە بەرچاوی چاوی دڵی پێخۆش دەبێت دڵی پێ دەکرێتەوە ئەوانەش هەمووی بە خۆڕایی کرای خۆبەخشانە ئیوا هەبە ڕۆژی وا بۆ مامۆستا هاتیە بەدلە ئیشەی لەبەرکردیە بەدلە ئیشەی لەبەرکردیە ئەتاکو سعات 4 عەسر ئیشی کردیە بەبێ مقابل یعنی ئەوە هەمووی دەستکردی مامۆستایانە و بە خۆبەخشانە ئیشمان کردیە بەبێ هیچ داواکارێک لە هیچ کەسێک و خۆمان بەویشە هەستانەوە حەزمان کردی قوتابخانەکەمان بەرچاو بی حەزمان لێ قوتابخانەکەمان خۆش بی هەم لە بۆ خۆمان هەم لە بۆ قوتابیەکان. هاوکات ئەو پیاوە تا ئێستا چەندینەوەی پێگەیاندووە و بە هەزاران قوتابی پەروەردەکردووە و فێری خوێندنی کردو بەشێک لە قوتابیانە ئێستا مامۆستان لە لای خۆی
من مامۆستا هاوکار زاهید حەسەن یاریدەدەرم لە قوتابخانەی ساباتی هاوڕێ. مامۆستا یونس 30 ساڵ پێش ئێستا مامۆستای من بووە، وانەی بە من گوتووە لە قۆناغی سەرەتایی. ئێستاکەش من مامۆستام و یاریدەدەرم لە هەمان قوتابخانەی ساباتی هاوڕێ کە مامۆستا یونس بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە. مامۆستا یونس خزمەتێکی زۆری ئەو شارۆچکەی کەسنزانی کردووە. بەڕاستی لە ساڵی هەشتایەکانەوە خزمەت دەکات لەو ناوچەیە، یەکێکە لە بەڕێوەبەرە سەرکەوتوەکان و لێهاتوەکان و نایەبەکانی پەروەردەی دەشتی هەولێر. مامۆستا یونس کەسێکی دڵسۆز، کەسێکی کارە، کەسێکی گوێر لە کارەکانی خۆشەویستی بۆ منداڵەکانی کە چەندانەوەی پێگەیاندووە. مناڵەکانی زۆر خۆش دەوێت، زۆر بە دڵسۆزی کارەکانی دەکات. ئەمن شاید حاڵم کە هەموو ڕۆژانە بەیانیان کە دێ قوتابخانە خاوێن دەکاتەوە، هەتا درەنگ لەگەڵ هەردوو دەوامان لە دەوامی کچان و لەگەڵ دەوامی کوڕان هەر لەگەڵمانەوە زۆر دڵسۆزە و هیوای تەمەندرێژی لە دەخوازین و هەر سەرکەوتوی مامۆستا. شانازی بە بەڕێوەبەرەکەمان دەکەم کە مامۆستا یونسە کە زۆر بە دڵسۆزانە بۆ قوتابخانەکەی هەوڵ دەدا و زۆر یارمەتی دەرە لە بۆ قوتابخانەکە و هەروە یارمەتی مامۆستایەکانیشمان هەموو بەگشتی دەدا بەبێ فەرق و جودایی و لەگەڵ قوتابیەکانیش زۆر بەڕێک و پێچی تەعامل دەکەن. من دایکی قوتابیەکم کە ئێستا هێنامە بۆ قوتابخانە. من شانازی بە مامۆستا دەکەم کە مامۆستا ئێمە مامۆستاینەوەی ئێستامانن. بەڕاستی مامۆستا گەورەیە، ئەگەر مامۆستا نەبی ژیان نییە. بەڕاستی بۆیە مامۆستا سەروەرە و سەرکەوتووی هەمومانە. مامۆستا یونس بەڕێوەبەری قوتابخانەی ساباتی هاوڕێی تێکەڵاو یەکێکە لە بەڕێوەبەر هەرە سەرکەوتوەکانی سنوورەکەمان و تەمەنی خۆی لە ناو ئیدارەی قوتابخانەکان بەڕێوەبەر لە مامۆستایەتی و خزمەتکردنی منداڵان بەڕێوەبەردیان شارەزایەکی تەواوی پەیدا کردی. ئەمە بەو جۆرە مامۆستایانە دەگوترێت نازج، یعنی تەوێ پێگەی تاو پێگەیشتون لە هەموو جمگەکانی تەعاملکردن لەگەڵ منداڵان، تەعاملکردن لەگەڵ مامۆستایان. پێشووتر سیستەمێکە بوو پێیان دەگوترا معلم ئەوەل، یعنی مامۆستایەک قەدیمە لەناو مامۆستایەکانتر. ئەوانش وەکو بەڕێوەبەر ئێستا دەتوانن ئەو ڕۆڵەی خۆیان ببینن. ئەگەر سبێ ڕۆژ مامۆستا یونس خانەنشینیش بێت، ئێمە دەبی هانا لە بۆ ئەم جۆرە مامۆستایانە ببین، چونکە ئەوانە فکرەیەکی زۆر و خبرەیەکی زۆریان لە ئیدارەکان وەرگرتیە. من لە قوتابخانەیەکی فەتح جدید بوو، بەس خۆم بوو. مەکتەبەکەم قوتابی مەکتەبم کردەوە، دەوامم کردیە و دەرسم گۆتیتەوە هەموو دەرسەکان. لەو ساڵی 1970 و 1979 دوو وەجبە دەوامم دەکرد. دوو وەجبە مەحۆلی ئومیەم هەبوو، دوو ئیدارەم هەبوو، ئیدارەی مەحۆلی ئومیە، ئیدارەی مەکتەبێ، تەغزیە مەدرسیشم هەبوو بەتەنێ لە 8 سبەینێ دوور لە ڕۆژ وەکو عەسکەری. من پێڵاوم لەبەر کردی هەتا 10 شەوێدا نەنیشتیمە. 4 دەوامم بەڕێ کردیە لەگەر دوو ئیداران لەگەر تەغزیە مەدرسی ئەو کاتی هەبوو بە تاقی تەنێ بەتەنها. دوو دەوامی ئیبتیداییەکەم بەڕێ دەکرد، دوو وەجبە مەحۆلی ئومیەشم هەردووکم بەڕێ دەکرد. ئەو جە دوای سەعات 10 شەوێک کە خەلاص دەبووین دەچوومە ئیسراحەتی خۆم و ئەوە سەرەتای دەستپێکردنی ژیانی وەزیفی. مامۆستا پیرۆزە، میهنەیەکی پیرۆزە، مامۆستا دایک و باوکە لە بۆ قوتابی. مامۆستاش بە چاوی منداڵی خۆی تەماشای ئەو قوتابی دەکە کە لە بەردەستیتی بە تاکید وە دەزانی منداڵی خۆیتی پەروەردەی دەکا و مامۆستا صاحب وجدانە. عەمەلەی پەروەردە و فێرکردن، پەروەردە و فێرکردن، پەروەردە پێشی فێرکردن دەبی وجدانت هەبی. ئەگەر وجدانت نەبی من ناتوانم، من ڕەقیب نیم دائیم چاو دێت بم معدل بم لەگەڵ ئەو مامۆستا لە ژێرداریش بزانم چ دەکە چ ناکە. بەڵام وجدانی قبول ناکە دابنیشی، وجدانی ئەوەی مەجاالەی نادا، ئەو خزمەت دەکات دێ دادەنیشی و خزمەتیان دەکە و دەرسیان پێ دەرێ و هاوکاری قوتابیەکان.
ئێمە وەکو وەزارەتی پەروەردە و وەکو بزات بەڕێوەبەرایەتی گشتی دیوان ئێمە لە کارە ئیداری و مالیەکان بەرپرسیارین لە سێکتەرەچین لە سێکتەرەکانی ناو وەزارەتی پەروەردە و ئەو بەڕێوەبەرایەتە گشتیانەی کە لە ناو دیوانی وەزارەتانە هەماهەنگیمان هەیە بۆ بەرەو پێشبردننی کارەکانی پەروەردە بەگشتی و دانانی خطوتی عامی نەهجی وەزارەت لە پەروەردەکردن لەلایەن بەڕێز وەزیر گرنجەکی زۆر تایبەت بە چینی مامۆستایان دەدرێت لە هەموو بوارەکانی پەروەردەدا توانیتمان و بەردەوامیش دەبین و هەوڵی زیاتریش دەدەین بۆی بتوانین خزمەتەکی زۆر بچوو بتوانین بە ئەو چینە بەڕێزە بکەینەویش چینی مامۆستایانە و هەموو هاوکاریەک ئامادەین هەموو هاوکارێکیان بکەین چونکە ئەوانە بەڕاستی هەروەکو باسم کرد ئێمە قەرزاریانین یعنی هەموو مجتەماعی کوردی قەرزاری مامۆستایانە. ئێستاش دیاری بەرنامەی سەربازی بوون لە کوردستان 24 پێشکەش بە مامۆستای بەڕێز دەکەین هیواداری نمونەی زۆر بی و بەردەوام بی لەم کارە پیرۆزەی. پیرۆزە مامۆستا. زۆر سوپاس بۆ هەموو لایەک زۆر سوپاس.